لە کوردستان تا نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوو ڕۆژانە کەسایەتی سەیر و سەمەرە بینین، خۆیان دەکەنە پێشەنجی خەڵک و بە ناوی خەڵکەوە قساکەن. ڕۆژێکی دیکە ڕەجەب پاقلەخۆر دەبێتە ڕەخنەگری ساختەی دەسەڵات. ئەم دیاردەیە لەلایەن پارتەکانی دەسەڵات بە تایبەت پارتی دیموکرات کە لە ناوخۆی حیزبەکە و لە ئاستی کوردستان تووشی پاشەکشاتوە ڕوو لە فراوانیە. هەموو هەوڵێک دەداتە کۆمەڵێک کەسایەتی ساختە دروست بکات و لە هەڵبژاردننی ئایندەدا بتوانێت کۆنتڕۆلی جەماوەریان پێ بکە، هەروەکو چۆن دەیان پەرلەمانتەری ساختەی خستە پەرلەمانە و پەرلەمان بۆتە شوێنی چەقۆکێش و بەندبێژ و کەسانی دژوێن فرۆش. خولەکانی داهاتووش ئەم کەسایەتیانە لە ناو پەرلەمان زیاترەکە. بۆ مەبەستەش ملیۆنان دۆلاری پارەی نەوت و سەرانە لە پەیجەکانی سۆشیال میدیا مانگانە خەرجەکات و پێگەی ساختە لە ناو خەڵک بۆ ئەو کەسایەتیانە دروستەکە کە خۆی مەبەستێتی ببنە ڕوانگەی کۆمەلگا و لە سوودی دەسەڵات کۆمەلگاکە ڕاستە بکەن و لە نەیارە سیاسیەکانیان بدەن. ئەو کەسانەشی نوێنەری ڕاستەقینەی خەڵکن لە سووچی زیندان توندکراون. ڕەجەب پاقلەخۆر سعدون یونس کە ناسراوە بە ڕەجەب پاقلەخۆریکێکە لەو کەسایەتیانەی دەستگای پاراستنی پارتی پەیجێکی بە ناوی زانیار تیڤی بۆ داناوە. ئەم کەسە هونەرمەندە بەڵام ئێستا وەکو سیاسیەک مامەڵاکات و ڕۆژانە سیاسیەکانی نزیک لە دەسەڵات دەدوێنێت و ئاڕاستیانەکە بۆ قسەوتن لەسەر ئەو کەسایەتیانەی کە پارتی مەبەستێتی لێیان بدە. ئەوەش لە کاتێکدا سعدون یونس مێژوویکی خراپی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ دامەزراوە هەواڵگریەکانی بەعس و پارتی. لە کۆتایی سەدەی ڕابردووش ڕەفیق حیزبیەکی چالاکی حیزبی بەعس بووە. لەو کاتەدا گەنجانی هەولێر لەسەر وشەی کوردی خەڵتانی خوێن دەکران. ئەو کاری سیخوڕی بۆ عەلی سامەڕای بەرپرسی هەواڵگری حیزبی بەعس لە هەولێر کردووە. تەنانەت ئێستاش لەناو حیزبی شوعی کەسێکی خۆشەویست نییە، چونکە ئەرشیفی بارەگا و ئەرشیفی حیزبی شوعی ڕادستی حیزبی بەعس کردووە. وەکو کەسێکی نزیک لە هەواڵگری حیزبی بەعس لە هەولێر چالاک بووە. ئێستاش خۆم هەڵبژاردووە بۆ پەرلەمانی کوردستان. سعدون یونس دوای ڕاپەڕین پەیوەندیەکی پتەوی لەگەڵ کەسایەتیەکانی ناو پارتی دروست کردووە. لە سەردەمی کابینەکەی نێچیروان بارزانیدا بە بیانووی بەرهەمهێنانی درامای شارەکەم سەدان هەزار دیناری وەرگرتووە. دواتر دەرکە و پارەیەکی زۆر لەو درامایە بەهەدەر دراوە. دراماکەش لاواز بووە. کاتێک ئاشکرا بوو لەبەرەوەی پارتی بوو ئارەکەی بۆی داپۆشرا. باجۆرەی زانیاریەکان سعدون یونس کاندیدی داهاتووی پارتی دیموکراتی کوردستانە و بە پارەی پارتی و دەستگای پاراستن کار دەکات. پەیدابوونی ئەم دەموچاوانە لەم کاتەدا کە چەند مانگێکی دیکەی ماوە زیاتر و زیاتر دەبێت. پارتی لە ڕێگەی سیناریۆی جۆرە و جۆرەوە دەیان کاتە پاڵەوانی ساختە و پێگەی جەماوریان بۆ دروستەکە. ئامانجی سەرەکی و کارەژەوەیە خەڵک دوور بخاتەوە لە نوێنەرە ڕاستەقینەکان، جڵەوی شەقام بداتە دەستی ئەو پاڵەوانە ساختانەی کە خۆی جڵەوگیری کردوون. ئەوەش بۆ ئەوەیە پارتی لە هەڵبژاردننی داهاتوو ناڕزایەتیەکان هەڵمژێت و کاریگەری لەسەر دەنگەکانی نەبن، چونکە هەموو ڕاپرسیە ناوخۆیەکانی پارتی ئاماژە بۆەوەکەن پارتی لە هەڵبژاردننی داهاتوو تووشی زەبرێکی گەورە بێت.